باس لە با بڵێ بە چاپگەیاندنی کتێبێک دەکەین کە کتێبی سەرۆک مام جەلالە. ئەم کتێبە لە ژێرناونیشانی کوردایەتی بزوتنەوەی ڕزگاری نەتەوایەتی گەلی کوردستانە کە لەلایەن نووسری زۆر بەڕێز خالید مەجیدەوە جارێکی دیکە ئەم کتێبە ڕێکخراوەتەوە و هەوڵ دەدێت بە چاپگەیاندنی بۆ بکرێت. تایبەت بەم بابەتە نووسەر یاخود با بڵێن ئەو کەسەی کە ئەو نووسەرە بەڕێزەی ساوە بەڕێخستنەوەی کتێبەکە و هەوڵدان بۆ بە چاپگەیاندنی ئەم کتێبەی سەرۆک مام جەلال ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت کە زۆر بەڕێز خالید مەجید نووسەر و وەرگێڕە. کاک خالید سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دەمەوێت بپرسم ئەم کتێبەی سەرۆک مام جەلال لە کەیەوە ئامادە بووە یاخود لە کەیەوە نووسراوە؟ وڵای کتێبەکە خۆی کاتی خۆی مام جەلال بۆ کۆڵە بە گەنجی نووسیوێتی ساڵی 1950 کە تازە دیارە تەخەڕوجی کرد لە کولێ قانون و ئەوانە گەنجێک بووە حەزی لەوە بووکەوە کەسێکی ڕۆشنبیر بوو بەڕاستی ناوزوتنەوە زیاری خوازی کوردەواری مام جەلال کەسێکی بەڕاستی تاکە نێمە نەبێ بە مەسەلەی وەسف و ئەوانە چونکە من دوو کتێبی تری وەرجێڕاوە ئەو کتێبەکانی با بڵێن کوردستان و بزاپینەتەوەی کورد لەگەڵ کام ئایندە و کام دیموکراسی مافی خەونیش بەگەلێک ڕەوانە بینێت کتێبەکان بەڕاستی خۆڵە لە مەجای فکریە مام جەلال کەسێکی تەواو شارەزا بووە و ئەم کتێبەی من ئەکە لەو دوو کتێبە تەواو بووم چوومە بنکەی ژین بۆ لای ئەو هاوڕێیانم لێوێ برای بەڕێزم کات بە پێیامە مستەڕەتێک لەوێتی بەمی وتوتی ئەم کتێبەی مام جەلال هەیە کوردایەتی وتم دەستم ناکەوێ بەڕاستی وتی چکە زۆر کۆنە لە وتم لە 59 نووسیوەتی و لە شتێ کاتە کاپی یەکەمی بەڕۆنەوە ڕاکێشاتمانە و کاتی بۆ کتێب نەکراوە مام جەلالیش ئەو کاتی کە نووسیوێتی وەکو کتێب دابەشی نەکرد بوو بەڕاستی وەکۆڵێ وەکو بەحسێکە چۆن ڕاکێشتێ بڕۆنی وا لەسەر کتێبە خۆی نووسیوەتی لە کتێبەکە کە بۆ ئەم کتێبەی بۆ قوتابخانەی هوشیاری ئەو کاتی پێیان بۆ قوتابخانەی هوشیاری بۆ پێشمەرگە و بۆ کابیرەکان کە چۆن کوردایەتی و ئێستا ئێمە سەرێکە نەخی زیاتر بەجان هەبێت ئێمە سەر کتێبەکە دایمی وتێتە تۆ ئەتوانێم کتێبە چاپکە یعنی بینویسیتەوە جارێکی تر ڕێک و پێشکەیتوانە بەڕاستی کەوەرم گرت بە PDF بۆی نردەمە زۆر کۆن بوو کتێبەکە گوتم بە ڕۆنێ و کاتی خۆی ڕاکێشتا بوو چاپەکەی چاپێکی باش نەبوو ئەوانە زۆر خەریک بوومتیایە بەڵام دووشتی زۆر گرنگ هەیە لێرە کە من فکرومە لەوە یەکەمین ستایلی کتێبەکەم تێک نایەوە ئەنی مام جەلال چۆن قسەی کرد چۆن نووسیوەتی ئاوادان ناتوە ئەین دەستکاری نەکرد نەمێناوەتە سەر شێوازی ئێستای نووسین چکۆ زۆر گرنگە مادەیەکی تاریخیە مادەیەکە لە مێژووی سیاسی کورداکە نووسەرێک یان سیاسێکی کورد نووسیوەتی بەحقا نابێت دەستکاری نابێت دەستکاری شێوازی ستالی نووسی نەکرد چونکە ئێستا بیخوێنیتەوە کتێبەکە من ئامادەم کردە بەڕاستی نەکەرە ئامادە نەتوانێت بڵێ ئیسلاحکردنەوەشە ئەوە ئەزانی مام جەلال خۆی دانیشتۆ قسەت بۆ ینی هیچ دەستکارێکە دوای ئەوەش کتێبەکە وەکوتم وەکو مەلزەمە ڕاکێشرا بوو بۆ تەسقیقکردنی کادرەکان و ئەوانە کراوە کاتی خۆی ئەمە دوو سێ جار هەر وەکو ڕاکێشراوەتەوە نووسراوە چاپی یەکەم و دوو هەموو سێ هەم ساڵی 61 تەمان یەکەم چاپی کراوە و دوای ساڵی 64 دوای ساڵی 66 ئاخر چاپی کراوە و کاتە شەر ئیمکاناتی چاپەمانی دواتر کتێبەکەش مەمنوع بوو دیار نەیتوانێت بینێرێ بۆ بەڵاویان لە چاپخانێکیەوە چاپی بکات ناو حیزب چاپی کراوە بڵاوکراوەتەوە من ئەم کتێبە کرد بە عەفو قسێک دەبوو فەرموو کاک خالید بە دیاریکراوی مەبەستم ئەوەیە ئەم کتێبە ناوەڕۆکەکەی باس لە چی دەکات باس لە چ خەباتێک چ سەردەمێکی سیاسی دەکات بە دیاریکراوی بەڵێ کتێبەکە وەکوتم کردم بە 8 فەسڵ ئەوە دابش نەکرا بوو کروم بە 8 فەسڵ پراوێزم بۆ نووسی و پێشکیم بۆ نووسی و دواتر پێرستم بۆ کردووە یعنی ئەم شتانم هەموو بۆ کردو بۆ کتێبە دواتر بێنەستە کتێبەکانم کرۆ کوتم بە 8 فەسڵەوە فەسڵی یەکەم باسی کوردایەتی کا کوردایەتی چی و پەیدابوونی کوردایەتی چۆنێتی بەردەوام بوونەتەوەی کورد یعنی ئەمای تەفسیل پیاوە لە بەشیەکەم بەشی دوو هەم باسی شێوەکانی کوردایەتێکە کوردایەتی لە گەشەکردنیە سەردەمی شۆخی شەمزینان و پێکاتی حیزبی کوردڵ لە کوردایەتیە و سیاسەتی بەریتانیا دەربارەی کوردستان یعنی کتێبێکی زۆر چڕە بڕاستی بەشی سێهەمی دەرس و پەندەکانی کوردایەتیە یعنی چۆن لەگەمە لە کوردایەتی دەرس وەربگرین لەو بزوتنەوە ئەوانەی کە کردومان و شتمان پیاهێناوە سەرکەوتن لە چۆن دەرسی لێ بووین بۆ ئایندە و ئەوانە بەشی چوارەم تایبەتمەندێتەکانی کوردایەتی باس دەکا و
ئەڵێ کوردایەتی مثلەن دۆزێکی مۆزوعیە هەروەها کوردایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی دیموکراسیە بەشی ینی زۆرە بەشەکان بەشی پێنجەم بە هۆکانی سەرنەکەوتی کوردایەتی دەستنیشانەکە بۆ سەرنەکەوتە کوردایەتی بەشی شەشەم بوونی پاباسی پارتی پێشڕەوەکە کە کوردایەتی پێویستی بۆیە پارتی پێشڕەوی هەبێ وا هێزی چەکداری هەبێ بەشی حوتەم بەڵێ کوردایەتی بزوتنەوەیەکی ئینسانیە واتە چۆکێنی نییە ینی میلەتەکانی تریشی خۆش دەوێت تەفسیلی تایە زۆرە یعنی ناکرێت لەم ماوەکەمە باسی هەموو بکە بەشی هەشتم کوردایەتە لە پشتیوانی بزوتنەوە ڕزگاری خوازی عەرەبی یعنی دژی عەرەب نیە دژی دەوروبەر نیە تا بە بڵێن دژی پاس و پیش نییە ئێمە بۆ دۆزێکی عادلی خۆمانیان هەوڵین تێکۆشینەوە هەموو میلەتانی بەڵێ کاک خالیت دیارە هەر بابەتێک کە سەرۆک مامجلال نووسی بێتی ڕەنگە لەو زەمەنەوە بۆ ئێستش جارێکی دیکە سوودی هەبێ کاتێک کە خوێنەرێک بەر ئەم کتێبە ئەکەوێت چەندین وانەی مێژووی لێوە وەربگرێت کەواتە بە چاپگەیاندنی ئەم کتێبە و گرنگی ئەم کتێبە لە کتێبخانەکانی کوردی تا چەندە سەرچاوە دەبێت هەمووەکو پند لێ وەرگرتنێک هەم بۆ توێژینەوەی با بڵێن مێژووی گەلی کورد وڵای بە دڵنیاییەوە یعنی ئەم کتێبانە زۆر گرنگن ئێستا سیاسیمان نییە بتوانێت کتێب بنووسێت زۆر سەیریان ئەم کتێبانێک کە هەیە ئەوەی مامجێرە سێ کتێبە بەڕاستی دوانەنم تاوا کردو چاپکراون و پەلانوانی کە چاپکراون ڕەنگە ئێستا گەلەکان دەرچێت ئەم دوانە هەردووشێ من بڵێن وەرم جێڕاوە و بە عەرەبی نووسینی کاتەکەی بۆچی بە عەرەبی نووسین کە بەرێکەوە عەرەب تێبگەر کە دۆزی کورد چییە و کورد داوای چێکەوە ئەوانە ئەم کتێبی سێهەمی بەڕاستی وەکو تمامە کولتوری سیاسی مامجەلالەوە و کەسێکی ڕزگا دیار بۆ لە بزاتی ڕزگاری خوازی کوردەواریە پێویستە ئەمانە بپارێزرێەوە بۆ ئەم نەوانەی ئێستا ژیانی مە خوێندێتەوە حتا بۆ مەسلەی مەسایلی حیزبایەتی ئەوان چۆ کادرەکانیان زۆ گرنگە کادری حیزبی ڕۆشنبیری لای ئێمە جۆناتێت شتانە ئەو کاتە مامجال خەریکێ شتانە بۆ کورتووە ئەم کتێبەی ئامادە کردم کوردایەتی بۆی کادرەکان تەسقیفکە کوردایەتی چیەوە ئێمە بۆچی دۆن لە ڕووی مێژووە لە ڕووی حتا باسی ئابووری کوردستانی کردو باسی زۆر شتی کردە ماجال لە کتێبەکە ئەمە وەکو ئەڵقەی دراسی بۆ کادرەکان کردوەوە ینی من ئەمە ساڵێک کە تەواوم کردم کتێبە بەڵاتی تقریبانەوە تاکو ئێستا کەس لی ناپرسێت ینی ئەوە بێ خۆت هەوڵی باشە کاک خالید کە ساڵێکە ئەم کتێبە تەواو کراوە چۆن بێت تا ئێستا بە چاپ نەگەیەنراوە و نەچۆتە ناو کتێبخانەی کوردیەوە واللهی بەداخۆ ستا دوختڕیەک هەیە لەوە نازانم چیە من پێ ناگەم منۆکو کەسێکی ڕەنگە وەکو ڕۆشتم بیرێگەگەرەوە حەقەبم بەخۆم ئەهمیەتی ئەم شتم زانیوە زۆر گرنگ یعنی ئەو کتێبەی مامجەلای زۆر هەرخۆم کردومە بە کوردیانی خۆ کەس پێی نەوتوم بڵێ وەرام کتێبانە گرنگن بیکە بە کوردی بۆمان ینی کە کردوشمە بە حقەتیانی ئەو دەنگەی نەیاوەتەوە ینی بۆ نمونە بڵێن سوپاس دەستە خۆشیەوەوان ینی هەرچەنە من بۆ شتانەوەم نەکردووە نەختێک معانات هەیە بەڕێز لەو شتانە پێویستە گرنگی پێبن بە مەسەلەن بەتایبەت ئێمە توراسی مامجەلالە و مامجال سەرشتی حیزب حیزبەکەیش ئێستش لا يزال ئەکتیڤە و لە عێراقا وەکۆڵێ ڕقەمە و لە کوردستانە ڕقەمەوە زۆر گرنگە ئەمە گرنگی پێ بدواتر ئێستش کە بزانێت سیاسیەکانی ئێستا و حتا کادرە پێشکەوتەکانی حیزب هەر حیزبێک کەوا خەڵکێک هە بۆ کاتی خۆی ئاوە ڕۆشنبیر بوو ئەو بەتوانە بوو ئەوانیش چاولۆ ینی ڕۆشنبیر بوون و بەتوانە بن منە حیزب بەبێ کادری پێشکەوتی ڕۆشنبیر ناڕۆ بڕێگەوە ئەمە زۆر گرنگە ینی مامجال چۆن توانی ئەو شتانە بکە لەگەڵ خەباتی سیاسیا و لەگەڵ سەرقاڵی خەباتی عسکەری ئەوانە لا نەفکرێکی پەرێک نەکردووە تەماشاکەی ینی مفارەقەیەکی سیر هەیە لێرە من ئەمن بۆیە کرد بەڕاستی بۆ ئەوە بوو کە ئەم یەکەم ئەمە نەفەوتێ کەسێکی کوردە مامجال بەدەر لەوەی کەتۆ مامجال خۆشەوێ خۆش ناوێت سەر بە حیزب من کەسێکی کوردە کولتورێکی سیاسی بەجێهێشت و پێویستە خەڵکیش بنیتەوە باشە خراپە بێ خەڵک بیش بنێت من لە ڕوانگەیەوە ئیشانم کردووەوە من بە قەناعەتی من باشە ینی بەڵێ کاک خالیت دیارە سەرۆک مامجلال کاتێک کە بابەتێکی نووسیوە خۆت کتێبێکی نووسیوە ڕەنگە لە بەشێک لە نووسینەکانیە کاتێک کە نووسیبێتی بەرچاوڕوونیەکی بۆ داهاتووی سیاسی گەلی کورد لە کتێبەکانیا بوونی هەبێ ئەو چەند کتێبێک کە بەڕێستان کارتان لەسەر کردووە سەرۆک مامجلال تا چەندە با بڵێن دووربین بووە بۆ
دۆزی گەلی کورد یاخود بۆ بابەتە پەیوەندیدارەکانی گەلی کوردەوە تا چەند دووربین بۆ تا چەندە ئەو بابەتانی تێدا باس کراوە؟ وڵی مامجالۆک و مستەقەفێکی بەرتەوا مستەقەکەی ڕۆشنبیرێک کە ئاگاداری فکری دنیا بووە یعنی جیهانی بۆ فکری مارکسیزم بۆ فکری لیبرالیزم بۆ فکری دیموکراسی بۆ هەمووان ینی سوودی لەوانە وەرگرتەوە بۆ دۆزی گەلی ینی وڵێکە هەنگاوەکانی کوردایەتیە بێت چۆن بێ یاگەیشکردن بۆ کورد چۆن بێ دواتر ئەو وەکوتم ئەو نوشتیسکانی تووشی کوردایەتیە کە دواتر چارەسەر بۆ داهاتوو دواتر تۆنژی لەگەڵ خەڵکوانە کەمان ئەمە بە خۆڕایی وەری نەگرتووە هیلاک بۆ کەسێکی بەتواناش بێت هەموو کەسێکە من هەموو جارێکەڵم هەموو کەسێکە کتێبێکە خوێنێتەوە تێی ناگاوەکو جیاوازە خەڵکەکان لە تێگەشتن و لە استیعابکردن مامجەلال ئەو مەرجانەی هەموو تیا بووە کە ئەمەی کردووە بۆ ئێمە ئیسفادەی لێ منی سوودێکە بەنی ئەو ئاگاداری دنیا بوو ئاگاداری دەوروبەر بوو ئاگاداری تەجروبەی سین بوو ئاگاداری تجربەی سۆڤێت بوو ئاگاداری تەجروبەی یوغۆسلاڤیا بوو ئێرلندا بوو ئاگاداری تەجربەی سوید بوو ئەو لە کتێبەکەی کامایدە و کام دیموکراسی فکری مارکسیزم و بە شێوەیەکشی کاری بوو کە بەڕاستی هیچ شێوەیەک و هیچ مارکسێکی زۆر بەتوانە ناتوانێت بە حەقەت حەیفە یعنی ئەم شتانە ئەبێ پارێزگاری لێ بکرێ و هەڵبگیرێ و میلەتان چیان یەکشت هەیە بەڕێزم هەمووی کاتێ باسم کردو سیاست تەمەنی کورتە بەڵام فکر تەمەنی درێژ بۆ نمونە مفەکرێک کۆنەکان ئەفلاتۆنە ئەرستۆیە لەگەڵ هەچی ئەو فەیلسوفەکانی هەزاران ساڵ پێش میلاد 1000 ساڵ پێش 500 ساڵ پێش میلاد پیاون تاکو ئێستاوەکە 2000 ساڵ فکریان ماوە بەڵام سیاسی چەندینێکە چەند ساڵێکە تەمەنی دوای خۆی نامێنێ بەڵام ئەمەی مامجا بەجێش و دراسێکە کللتورێکی فکریە بۆ ئێمە بەجێ شەمادەیەکی فکریەکە ئەمێنێتەوە پێویستە لەسەر ئاستێکی زۆر باشکردنی پێبگیرێ بەڵام تاکوێستا نازان بەڕاستی خەمساردێکە یان پەرژێتە سەر ئەوە ئەمە گلەی منە من وەکو ڕۆشنبیری قساکەم لە مەسەلەیە وەکو کەسێکیش کازانم کەسایەتیە کوردەکان پێویستە کللتورەکان پارێزرە بۆ نەوەکانیدا. بەڵێ کاک خاڵید وەکو کۆتا پرسیار دەمەوێت هەر لەسەر پەچاپگەیاندنی کتێبەکە دووبارە بپرسمەوە وەکو نووسەرێک هەوڵەکانی بەڕێستان بۆ بەچاپگەیاندنی ئەم کتێبە لەگەڵ ناوەندێکدا لەگەڵ لایەنێکی پەیوەندیداردا بۆ ئەوەی بیر و فکر و پەیوەندیەکانی سەر مامجەلال کە لە چوارچەوەی کتێبێکدا دەکرێت بڵێ دووربینیە و بۆ ئەمڕۆژ سوودی هەیە لە کتێبخانەی گشتیدا بوونی هەبێت و تەواوی سیاسیەکان و نووسەران و ئەو کەسانی کە توێژینەوە لە مێژوو دەکەن لە بەردەستیان بێت چه هەوڵێک دەدەیت بۆ بەچاپگەیاندنی؟ وڵی بۆ زۆر گرنگە لە کتێبخانەکان بە تاکید هەبێ ئەم کتێبانەوە ئەم نووسینانە نەکەی مامجال هیچ چەندەها خەڵکی تەگە لە بواری فکرا ئیشیان کرد لە کوێستانە کەمە بەداخۆ لە بواری فکرا من تەسەور ناکەم ڕەنگە مامجەلال کەس بێ لە بواری فکرا ئیشی کردێ فکری سیاسی بە حەقەت بەڵام بۆ چاپکردنی بەڕاستی بۆ دوو کتێبەکەی تریشی بە حەقەت من زۆر ئاستان هاتە فەرێ بەلە محەممەد سلەیمانی بووم کە چاپکە و هەوڵێکی زۆر یان ئەبێ هەوڵی شخصی بۆ بێ یانی دەستگایەک نییە بڵێ وەرەکاتە ئیشەکەت بۆ بکەین و تۆم ئیشەف من ئیش شخصی نییە ئیشێکە بۆ ئیشێکی میلەتێکەوە ئیشی سەرکردەی میلەتێکە بەڕات ئەو بۆ ئەم کتێبە ژکۆڵەمەوە ساڵێکم چەندەها جار حتا لە فەیسبوک ئیعلانم بۆ کرددامنەوەوانە پەیوەندیم کردەوە بە چەند شوێن و بەڕاستی هەستەکەم ئەو گەرمیە نییە لەو مەسەلانەیە نازانم بۆ ڕەنگە ناتوانم ئەو بڵم کە مەنینیان بە پیری ئیشەکەەوە منڵم ئەو دوو کتێبەی ترکە بە چاپم گەیانەوە تەوان هیلاک بووم زۆر تایەوە بەڕاستی من ڕۆژی وای سپاردە سعادەمە لەو کتێبە نیە من تەنها کتێبی ترم کردو بەڕاستی بەڵام ئەمڕۆ زۆر گرنگی بەو هینانە نایرێتەوە بەو لایەنە نایرێت کە زۆر گرنگ بۆ کێشەی بەڵێ کاک خالید بە هیواین کە هەوڵ و ماندووبوونەکانت جێی خۆی بگرێت سپاس بۆ بەشداریکردن لە پرۆگرامی بەیانی کورسان نیوز دەست خۆش بێ سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ خالید مەجید نووسەر و وەرگێر کە لە پرۆگرامی بەیانی کورسان نیوز لەگەڵمان بوون.